من ناوم بەختیار کەمال محەممەدە لە دایکبووی ساڵی 1970 قەدەری وا ڕێکەوتووەک و گەرمیانیە کە حساب کە هەر لە دایبوونەکەشم کەوتۆتە ناو ساڵێکی شەڕ و ئاژاوەوە دیارە و ساڵی شەڕ و ئێران و عێراق بووە لە دایک و باوکێکی گەرمیانی لە دایک بوومە. باوکم لە ئەسڵا خەڵکی کەرکووکە، دایکشم خەڵکی منتیقەی سەنگاو بەڵام لە ئەسڵا کەرکووکیە. باوکم بە حکمەوەی کە کوڕی لادیە بووە وەکو باسەکەن وەکو خۆی دەیگێڕێتەوە دیارە توانوێتی نمرەیەکی باش بێنێ بەڵام نەیتوانوە وەختە بڕات بۆ بەغداد وایە بچوتە بۆ بەغدا هەوڵی داوە ئامادەی تەواوکات، ئامادەی زراعی پێ دەڵێن. دوای تەعین بووە و هاتوتە منتیقەی سەنگا و منتیقەی قەرەداغ. دایکشم بە حکمی ژیان و گوزەران و زەواجەوە تقریبا زوو زەواجی کردووە، ڕەنگە ئەویش وەکو پێویست نەیتوانی خوێندن بکات. من جیاواز لە هەموو ئەو ئەزیزانی کە برادەر من ڕەنگە تۆزێت جیاوازم بە حکمەوەی کە سەرەتای تەمەنم تقریبا ئەتوانم بڵێم تا نزیکی 7 ساڵێک لە لادێ بوومە. ژیانی لادێم تاقی کردوتەوە تقریبا مەرحەلە 1 و 2 و 3 ابتیدایی سەرەتایی لە گوندێکی ئەزیز بوومە کە پێی دەڵێن گوندی خدری لە ناوچەی سەنگاو. دوایەوە چوومەتە تۆزێ وەکۆڵێت تەتەورمان کردووە لە لادێەوە، نەک تەتەورش ئەویش حکومەت هەواڵە بەخوا بێت. گوندەکەمانی سەش لە بیرمە کە بە حاڵ لە بیرم دێت کە ڕژێمی بەعز جێیش و قوتی نرد و دیار بوو بە گوندەکەی وتبوو بەس من ئەو مەشەدەم بیرەکە بەیانی هەموو ماڵەکان چۆڵکەن و گوندی خدری دەڕوخێندرێت لە منتیقەی سەنگا و منتیقەی قەرەداغ. دیار بە حکومەت ئەو حەملەی دەست پێ کرده بوو. لێوە گوندەکەمان ڕاگوزاراوین چوون بۆ سەنگاو، با بڵێن کە لەوێ پێی دەڵێن ناحەیە. ژیانی ناحێشم تاقی کردوتەوە تقریبا 1-2 ساڵێکی کەم لەوێ بوومە. لە دوایەوە دیسانەوە گۆڕ بە گۆڕ وازی لێ نەهێناین ئەمی ژیانێکی ترە. لەوێ دیسان ماڵمان باری کرد، سەنگاو ڕوخێندرا و باوکشم ئیشی دەواجن و مریشکەوانی دەکرد، ئەوەش ڕوخێندرا. هاتینە شارۆچکەی چەند شەماڵ بە سوپاسەوە تقریبا توان بڵم لە ئەنفالەکەوە هەتاوەکو ساڵی 92-93 بژیانی فیراری و خوشاردنەوە و لەولاوە تۆزە ژیانێکی کولەمەرگی بوو. خاڵەکانم پێشمەرگە بوون، لەولاوە مامەکانم وەکو پێویست نیانەتوانی دەرکەون. باوکم فیرار بوو، ئەبوایە خۆشاردنەوەوانە وتر وەکو عەشرەت بێت وەکو ئەوانە بێت. تقریبا تا 92-93 لێەوە ئینجاکە هاتوومەتە شار. تۆزێتر هاتینە ناوشار لە سلێمانی، لە عەدادی سلێمانی ئامادەی سلێمانی کوڕان لەسەر دەستی کۆمەڵی مامۆستای ئەزیز و خۆشەویست ساڵی 1996. ئەمەش هەر بەخۆی ساڵی شەڕی ناوخۆ و بەزم و ڕزموانی کەس 96یان لەبیر بێت. ئەوەش هەر چۆنێ بێ قەدەری خواوە بۆمان ڕێکەوت کە الحەمدولیلا بتوانین دەرەجەی بێنین. لە 96 لە تۆبی سلێمانی وەرگیراوم. لە 2003 تۆبی سلێمانیم تەواو کردو. دوایش ئینجاکە ئەکرێت دوایی باسەخواسی بکەین ژیانی